در اینانا بطاطي نوكا فاميلي دركفتي فاميلي يعني جلك بوشن قولي عنها دركفن وقتی هم لیدن لخطي البطاطي تين دسر خطي دو بس وقتی تين دسر خطي دو تو عامل بچه زور بن نه عاملت کیم بن الحمد شكر بخودت قال كشو هويت أفصلا برهم ما البوشة چنكي حكمتها ما هريمي قالك هارو كار بيت قال ما الحدود وما حدود قرتن ونكر بضاعي خارجي بتن يعني هر هو ام سبوسيوات كاين حكمتكو هو هارو كار شعبه خوب كتن ملتي خوب كتن هطوا برهمي ما بيشت كيفيتن پایتخت میرنشین سوران لهریری بود. باشه کنگره‌ای را تکراری نبنای کنگره شما. راننده دوام پایتخت میرنشین سوران بود. باشه وی بابا نکان تنجم به میرنشین سنی. دوش دیگر کنکتو زیادتر ده 1500 صفحه. گشت زانستی من بو اندامانی سنتری روشنبیری پیرمامرک خست بو شوێنەوارەکانی میرنشینی سۆران. بۆ ئاشنابوونیان بە بەشێک لە مێژووی گەلەکەمان و بە ئاشنابوون بە مێژووی میرنشینی سۆران و هیوادارم ئەو گەنجانەش ئەگەر دڵنیام زۆربیان لەبەرەوەی ئینسانی ڕۆشنبیرن و دوورنین لە سەقافەت و مێژووی ملەتەکەیان ئەوەی کە هەتا ئێستا زانیاری کەم بووە دەربارەی میرنشینی سۆران ئەو گەشتە ببتە هۆیەک کە ئاشنا ببن بەو مێژووە و بە سەدان کەسی کورد ئەو پەیکەری تەنیشتان دەبینن پەیکەری پاشای گەورەی ڕەواندزەیە وەکو قوتابیەک تا هەتایە لە مێشکماندا بمێنێتەوە و ئێمەش بزانین کوردستانمان هەمیشە پڕە لە پاشماوەی سوودبەخش هەمیشە پڕە لەو یادگاریانەی کە لە باو و باپیرانە بۆمان ماونەتەوە کە بزانین ئێمە بە چه قۆناغێکدا تێپەڕیوین بە چەندین قۆناغدا تێپەڕیوین تاکو گەیشتین بە کوردستانێکی ئاوادان ئەوە کاولۆکانە لە کاولۆکان پاشای گەورە محمەدی چەکی دانا محمەدی لە هەشتا من لێرەم هەر لە دوای فترەیەکی کورت ینی دەستم کرد بە ئیشی بازار من خۆم هەر لاوەڵەوە خەسمی پۆرترێت و شتیوا دروست مەکرد حەزم لێ بوو لاوەڵەوە ینی خوێندنم تەواو کرد لێرە ئێستاکە وەکو مامۆستایەک ئیشەکەم هاوینانش دەوری مانجێکم هەیە وەکو ئێوە ئابینن لێرە هەوایەکی خۆش جێگایەکی خۆش مانگێک ڕسمی پۆرترێ دەکەم پۆرترێت و کەریکەتێرش ینی هەردووچی Estoy aquí en Oslo, que realmente pareció muy bueno, o sea, mucho turismo en este momento. El tiempo por lo menos fue bueno, las últimas 2 semanas. Estuvimos también en otras ciudades para conocer. También creo que un poco, mismo que la ciudad sea muy linda, también está un poco cara relacionado con los precios tal vez de otros países de Europa. Pero vale la pena venir mismo porque realmente es lindo conocer las afueras de Oslo mismo.